ئایا تۆ هەواداری فیلمەکانی جۆنی دێپی لە کورتەکلاکێتی ئەم جارە لە باشترین و بەناوبانگترین فیلمەکانی جۆنی دێپتان پێدەناسێنین. من عومەرم با دەست پێ بکەین. لە پلەی دەیەم فیلمی سلیپی هۆڵۆ ساڵی 1999 بڵاوکراوە نمرەی 7.3 بەدەستێناوە. لە پلەی نوێیەم فیلمی سوینی تۆ 2007 بڵاوکراوە نمرەی 7.3 بەدەستێناوە. لە پلەی هەشتام پارت ئۆف دە کریبیان دێدمانس چێس 2006 بڵاوکراوە نمرەی 7.4 بەدەستێناوە. لە پلەی حوتام فیر ئەند لۆذینگ ئین لاس ڤێگاس 1990 بڵاوکراوە نمرەی 7.5 بەدەستێناوە. لە پلەی شەشەم فیلمی فایندین نێڤەرلاند 2004 بڵاوکراوە نمرەی 7.7 بەدەستێناوە. لە پلەی پێنجەم فیلمی دۆنی براسکۆ ساڵی 1990 بڵاوکراوە نمرەی 7.7 بەدەستێناوە. لە پلەی چوارەم واتس ئیتینگ گیلبرت گریپ ساڵی 1993 بڵاوکراوە نمرەی 7.7 بەدەستێناوە. لە پلەی سێیەم فیلمی ئێد وود ساڵی 1994 بڵاوکراوە نمرەی 7.8 بەدەستێناوە. لە پلەی دووەم فیلمی ئێدوارد سیزەرهاندز ساڵی 1990 بڵاوکراوە نمرەی 7.9 بەدەستێناوە. و لە پلەی یەکەم فیلمی پارت ئۆف دە کریبیان دە کورس ئۆف دە بلاک پێرڵ 2003 بڵاوکراوە نمرەی 8.1 بەدەستێناوە. پێمان بڵێ بینەری چەند لە فیلمانە بووی و پێت وایە فیلمی باشتر هەیە لە لیستەکەیە بوونی هەبوایە لە کۆمنتە بۆمان بنووسن بەڵام لە یادەگەن لایکیان بڕگەن و لاوەڕەکانتان شێرکەن و فۆڵۆی هەژمار لە یاد نەکەن. من عومەرم لە کورتەکلاکێتەوە. سەلام عەلەیکوم.